لە کۆتایی بانگەشەکانی هەڵبژاردن کاندیدان و هەوادارانی لیستی ١٠٤ کۆمەڵ ڕۆژ لە دوای ڕۆژ گەرم و گوڕی زیاتریان پێوە دیارە بۆ سەرخستن و ئاشناکردنی ئەو لیستە بە هاوڵاتیانی خۆشەویستی ناوچە جیاوازەکان. وەفدێکی سەرکردایەتی و کاندیدانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە پارێزگای هەولێر دەڤەری سەرچیای ناوچەی سوورسیایەتیان بەسەر کردەوە و لەلایەن هاوڵاتیانی دەڤەرەکە بە گەرمی پێشوازی کران. هاوڵاتیان خۆشحاڵ بوون بە بەسەرکردنەوەی گوندنشینان و بەڵێنی خۆیان بۆ کاندیدانی لیستەکە دووپات کردەوە. سەردانی ناوچەی خەلیفان و سەرچیامان کرد بە تایبەتی ناوچەکانی سوورسیایەتی و گوندی ساوا لەوێ کۆمەڵێک کار و چالاکیمان ئەنجامدا و هەروەها کۆمەڵێک دیدار و بڵێن چاوپێکەوتنمان ئەنجامدا. دیارم کار و چالاکیانە بە مەبەستی ناساندنی لیستی ١٠٤ کۆمەڵی ئیسلامی بۆ سەرخستنی لیستی ١٠٤ کۆمەڵی ئیسلامی بوو و داوامان لە خەڵک کرد کە دەنگ بەو لیستە بدا بەپێی ئەو هەڵوێست و تاریخ و مێژووی ڕابردووی ئەوانیش بەڕاستی ئیستیجابیەکی زۆر باشیان هەبوو بۆی سوپاسیان دەکەین و لە هەڵبژاردننی ڕابردوو شایەدەکە لەو ناوچانە دەنگێکی زۆر باشمان هێنا تەنانەت لە هەندێک شوێنە دەنگی یەکەم و دەنگی دووەممان هێنا. بۆ هەر شوێنە کاندیدان و سەرکردایەتی کۆمەڵ دەچن بەهۆی بوێری و لەبەری خەڵکدابوونی کۆمەڵ هاوڵاتیان پێشوازی گەرم لە کۆمەڵی ئیسلامی دەکەن و بە جێگای ئومێدی خۆیان دەزانن. کاندیدانی لیستی ١٠٤ کۆمەڵی ئیسلامی کوردستانیش بەڵێن دەدەن کەوا لە کاتی دەرچوونیان هەروەکو جاران داکۆچی کارێکی سەرسەخت دەبن لە مافی هاوڵاتیانی کوردستان و لەوێ شەڕی بەدەستهێنانی مافی هاوڵاتیانی کوردستان دەکەن. بسم الله الرحمن الرحیم. لە ڕاستیدا ئێمە جیاوازیمان ئەوەیە لە 4 ساڵی ڕابردوودا بەڵێنماندا بوو بە خەڵکی خۆمان کە ڕاستگۆ بین و ڕاستەکانیان لێ نەشارینەوە و بەڵێنی خۆمان بردەسەر و بەڵێنماندا بوو کە تەنها لە کاتی بانگەشەدا لەگەڵ خەڵک نەبین و سەردانی خەڵک نەکەین لە هەموو کات و سەردەمێکدا ئێمە هەر لەگەڵ خەڵک و جەماوەری خۆماندا بووین. بۆیە بڕیار دەدەین لە 4 ساڵی ئایندەدا نوێنەرێکی ڕاستەقینە و سەرڕاستی ئەو گەلەی خۆمان بین بەبێ جیاوازی. بۆیە ئومێدەوارین ڕۆژی 12ی پێنج بە جورئەتەوە و بە خۆشیەوە بستنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەن بە لیستی ١٠٤. سەردانی ئەو دەڤەرەمان کرد دەڤەری سوورسیاتی تەمان پێشوازێکی گەرمیان لێکردین. سوپاسیان دەکەین بۆ میێمانداری و پێشوازە گەرمیە و من ئەمەوێ ئەوە بڵێم کە بۆ خەڵکو و دەنگدەر و بۆ تەواوی ئەو دەڤەرەکە ئێمە وەکو کاندیدان کە خۆمان کاندید کردو لەسەر لیستی ١04 ئەمانەوێت لە داهاتوودا ئەگەر دەنجی متمانەی ئەوانمان بەدەست هێنا خزمەتیان بکەین و بەردەوام بین لەو هەڵوێستانی کە لە ڕابردوو هەمان بووە و ئەلەوێش خزمەتەکی چاچیان بکەین و کە ئەوەش ئەرچی سەرشانی خۆمانە. کۆمەڵی ئیسلامی کوردستان بە لیستێکی سربەخۆ لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەشدارە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە کاندیدی لێهاتوو و شایستە و داواش لە هاوڵاتیان دەکات دەنگ و متمانەی خۆیان بە کاندیدانی لیستی کۆمەڵ بدەن بۆ ئەوەی شەڕی بەدەستهێنانی مافەکانی گەلی کورد لە بەغدا بکەن نەکوەکو کەسانی تر ببنەبار بەسەر خاک و میلەتی هەرێمی کوردستانەوە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری سەرچیا لە ناوچەی سوورسیایەتی.